بريان جار وهەیە خەڵکێ وەسواسە ئەڵێ من علمە خوێنم بۆ فائیدە ناکەم بۆ شەو نوێژم زیاد ناکە بۆ فڵان بۆ زیکرم زیاد ناکە بۆ فڵان شتم ڕاستە ئەی خوێنی بەڵام جار وایە تۆ علمێکە خوێنی مەسەڵەن نەحوە خوێنی مفیدە بۆ تێگەیشتن لە کتاب و سوننە ئێمە عەجەمین کاکە تا مودەیەک تۆ مێشکت مەشغوڵە بێ و سەرت قاڵە بێ برای گوتی سەرفمانە خوێن خوماسی و سوداسی تێ چوون بۆ ئەو دەستداتم بڵێم اللهم إني أعوذ بك من الخبث والخبائث اللهم إني أعوذ بك من الخماس والسداس تۆ مێشک مەشغوڵە بێ لەو فترە بۆی دوایی لە کتاب و سوننە غەڵەت نەکەی ڕاستە تۆ نابێ بڵێ وەڵام من هەموو کاتی ئەمە ئیمانم بەرز بێ هەموو کاتێک وانییە کاکە تۆ علمێکە خوێنی مەسەلەن فقه ئیمان پێی بەرزۆ نابێ بەڵام چ کاتێ باشە ئەچمە ناو بازاڕ دەست بۆ حرام نابم کاتێ پرسیارێکم لێکەن فتوای سەقەت نادەم زەلامەیە قسەیرێکی زۆر بە تەقوایە مل خەڵک پەڕاندن هەر هیچ نییە بەلایەوە فتوایەکی چیەدا سەقەتە ئێمنەوە علمە فێر وەڕامی کرد قاضی یوسف کە تەلەبەی ئەبوو حەنیفە بوتیان کاکە لەو سەردەمەیە باو بوو زۆهدی ئیمامی وەکیع زۆهدی ئیمامی ئەبوو ئیمامی ئیتری لە ئاخری زانان کتێبی زۆهدیان زۆر نووسیوە ئیبن حیبان و هەمویان تیان بۆ کتابێک نانووسی کە پێش ئەوانە دەربارەی زۆهد وتی من کتابێکم نووسیوە دەربارەی حرام و حەڵاڵ ئەو خۆی بۆ خۆی زۆهدە لە فقه برایان تۆ شەرت نییە بڵێ خەڵکی وازم من بۆ علمم زیادم بابە تۆ کە ثەباتت هەیە لەم سەردەمی فیتنەیە لەگەڵ ئەو حەقەیە خۆت بە مقەسرە زانی ئەوە بۆ خۆی ثماری علمەکەتە تووشی غڕور نەبوویتە ئەوە ثیماری چییە ثیماری علمەکەیە کە ثەباتت هەیە لەسەر سوننەوە ثیمارە ئیلا من شەو نوێژکەم و ئیلا ئەزگە کاکە وەڵای جار وایە ناگەم ناتوانم خۆ بە زۆر نییە تتەکەلف مەکە و خۆشت توش ڕیا مەکە و سەر خۆش مەکە بە قوڕە کە ثەباتت هەبێت لەسەر ئەو مەنهەجە لەم سەردەمی شوبهات و خراپەیە نیشانەی چی هەیە نیشانەی تۆ ئیستیفادەیەکت کردووە لەو علمە هەوڵی ئەوانەی تر شەدەم مادام مقەسرم هەز بە تەقسیری خۆیە خۆمەکەم ئەوەش مەرحەلەیەکی باشە ئەتوانم چی بکەم استدراکی کەم و چاکی کەمەوە بۆی برایان فەوائدی علم لە زۆر مەجالە هەیە فقط ئەوەندانە نییە بڵێم وەڵڵای ئێمە وا تێگەیشتوونە فەوائدی علمی ترە بێ بەردەوام وە ناوەڵڵا برام تۆ علمێکی نافع فێر بوویتە خەڵکی ڕزگارەکەی تۆ علمێکی نافع فێر بوویتە گەنجێ خەریکاچێ خۆی تەقێنێتەوە سەر خۆی و خەڵک شەکا بە قوڕا ئەیگەڕێنیتەوە ئەوە چییە ئەوە خەڵک ڕزگار کرد لە جەهەنەم و لە بەڵا موسیبەت هەم وڵاتت ئەوە وەڕع و ئەوە تەقوای خوانەوێ چییە بۆی برایان وا نەزانی علمی نافع بەس شەو نوێژ و عیبادات نا یەکێ لە عیبادەتەکان یەکێ لە ئاثارەکانیەوە عیبادەتی خوای گەورە زیاد دەکات تەقوای خوای گەورە زیاد دەکات هەموو قسەیەک ناکەی هەموو فتوایەک نادەی هەموو ئوستوبێ بەکار نایەنی هەموو شتێک کە وەکو زانایان دوای دینەسەری باسی علاماتی علمی نافعەکەن چییە فرمووی ويكشف الحق لذي القلوب أو علم نافع صفتك ويا يكشف الحق حق بورونكاته بو كي بو همو كس حق رنابته بران زلامي ومنحرف إلى الدنيا أتباعي هي بو خوب دستونيا كاكا حاندي خلقي حقي برنابته خدي لاقنك بليها ويكشف الحق أو علم بوك لذي القلوب كسيكتيها به ضليها به دڵ جێگای بیرکردنەوەی لە لای ئێمەی موسڵمان خوای گەورە لە قورئاندا فەرمێ لە سوورەتی قاف آیە إن في ذلك لذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد ئەم قورئانە بۆ کێ بۆ کەسێکە لمن كان له قلب دڵێکی واعی هەبێ گوێ ڕابگرێ ئەم لەهم آذان لا يسمعون گوێیان هەیە بەس نابیستن پێی بويا فإنها لا تعمل أبصار ولكن تعمل قلوب التي في الصدور جاروا دڵی هەیە بەس چۆر بۆتەوە دڵەکەی چۆرایی داهاتووە دڵەکەی هیچ حەق و ناحەق نابینێ بۆیە یەکشف الحق ئەو علمە نافعە حەق بۆ کێ ڕوونەکاتەوە لذي القلوب بۆ خاوەن ئەو کەسانەی کەوا دڵێکی زیندویان هەیە ئەتوانن تەمایوزکەن پێی لە بین حەق و ناحەقە لە بین ڕاست